ڕاپەڕینی کۆمەڵانی خەڵکی کوردستان لە دژی ستەم و داگیرکاری و چەوساندنەوەی ڕژێمی بەعەس لە بەهاری ساڵی 1990دا بەدەر لە دەستکەوتە سیاسیەکان چەندین دەستکەوتی ئابوورشی بۆ هاوڵاتیانی کوردستان بەدیهێناون کە تا ئێستاش دەرئەنجام و بەهاکانی خۆی بۆ ڕۆژگاری ئەم ڕۆژمان درێژ بوونەتەوە و کاروانی ئاوەدانی و گەشە پێدانیش هەروە درێژەیان هەیە. یەکێک لە دەستکەوتەکانی پاش ڕاپەڕینی دروستبوونی حکوومەتی هەرێمی کوردستان بوو لە پاش هەڵبژاردننی یەکەم بەڕلەمانی کوردستان لە ساڵی 1992 کە تایدا یەکێتی نیشتیمانی کوردستان بەڕابەتی ئەو کاتی سەرۆک مام جەلال ڕۆڵێکی گرنگی هەبوو لە دانانی بەردی بناغی حکوومەت و بە دامەزراوەیکردنی دامۆدەستگاکانی دەوڵەت و بەرەو پێشبردننی ئابووری و دابینکردنی بژێوی ژیانی هاوڵاتیان و ئاوەدانکردنەوەی ناوچەوێران بۆکان و بژانەوەی کەرتەکانی پیشەسازی و کشت و کاڵی و بازرگانی. دواتریش ڕاپەڕین و ئامانجەکانی بوونە هەوێنی ڕزگاری تەواوی خاکی عێراق لە دەستی ڕژێمی بەعس و لەوە بە دوای کۆمەڵێک دەستکەوت و دەرئەنجامی باشتر بۆ هەرێمی کوردستان بەدیهاتن، لەوانەش دەستکردن بە بەرەمهێنانی نەوت و گازی سروشتی و لێدانی یەکەم بۆریە هێڵی گواستنەوەی نەوتی کێڵگەکانی هەرێم بۆ بەندەری جەیهانی تورکیا و پەسەندکردنی سندوقی داهاتە نەوتیەکانی کوردستان لەلایەن پەرلەمانی کوردستان و بنیاتنانی چەندین بەنداوی نوێی کۆکردنەوەی ئاو و جێبەجێکردنی چەندین پرۆژەی گرنگی وەبەرهێنان لە بواری پیشەسازی و خانوبەرە و پرۆژە کشت و کاڵیەکان. سەبارەت بە پارێزگای سلێمانیش بە ئامار و داتا پشتڕاستکراوەکان تاوەکو کۆتای ساڵی 2013 توانراوە ڕێژەی هەژاری بگەنرێتە لە 2 پوینت و ژمارە بێکاریش بۆ لە 8 کەم کراونەتەوە. بەوەش سلێمانی لەسەر ئاستی تەواوی پارێزگاکانی عێراقیش کەمترین ڕێژەی هەژاری تێدایە، هەروەها ڕێژەی لە 59.6 هاوڵاتیان لە کەرتی تایبەت کاریان کردو و ڕێژەی لە 35.6 لە کەرتی حکومی کار دەکەن. بەپێی ئەو ئامارە ڕسمیانەش بێت کە بەڕێبەراتی ئاماری سلێمانی بڵاوی کردوونەتەوە تا کۆتای ساڵی 2013 و بەردەر لە دروستبوونی قەیرانی دارایی و دابەزاندنی نرخی نەوت تێکڕای داهاتی تاکەکەس لە مانگێکدا 404,000 دینار بوو و تێگرای خەرجی هەر تاکێکیش لە مانگێکدا 462,000 دینار بوون. لە ڕووی پیشەسازیشەوە 9,250 پرۆژەی پیشەسازی بچووک و 210 پرۆژەی پیشەسازی گەورە و مامناوەن لە پارێزگای سلێمانی جێبەجێکراون. ئەوە لە کاتێکدا لە ساڵی 1991دا تەنها 13 پیشەسازی مامناوەن لەو پارێزگایەدا بوونیان هەبوو. هاوکات 7,491 پرۆژەی خزمەتگوزاری گرنگ جێبەجێکراون. جگەلەوەش هەر لەو ماوەیەدا 37,189 کەس موچەی چاودێری کۆمەڵایەتیان وەرگرتووە و 8,586 کەسیش سودمەند بوون لە موچەی بیمەی بێکاری و 45,056 کەسی تریش مانگانە موچەی کەم ئەندامیان وەرگرتووە. سەبارەت بە کەرتی ئاوەدانکردنەوەش لە پارێزگای سلێمانی زیاتر لە 20,000 پارچەزەی بەسەر چین و توێژەکانی هاوڵاتیاندا دابەشکراوە و 63 بۆ 64,000 خانوو لەلایەن هاوڵاتیانەوە دروستکراون و 40,000 یەکەی نیشتەجێبوونیش لەلایەن کۆمپانیەکان و هەن و زیاتر لە 185 هاوڵاتیان بوونەتە خاوەنی خانی خۆیان و ڕێژەی کرێنشینانش بۆ لە 111 کەمی کردووەوەش لە کاتێکدا بوو کە لە ساڵی 1991 ڕێژەی کرێنشین لە 156 بوو. لە ڕووی پێشکەشکردنی خزمەتگوزاریشەوە زیاتر لە 195 خێزانەکان سودمەند بوون لە تۆڕی کارەبای حکومی و ڕێژەی لە 186 ماڵەکان تۆڕی ئاوی خواردنەوەیان بۆ ڕاکێشراوە و ڕێژەی سەوزایش لە شاری سلێمانی بۆ لە 113 زیاد بوون.